وەختتان وەخێر. ئەوسا بۆ کوتەندنە فەزایە سەرکوت و ئەوەی کە نەیهێشتگە ڕۆمانس بخڵقێت، ڕەوابەتێکی پیچیدەی عاتفی ئینسانی بخڵقێت. لە مستاق ئەمە بەحسیانە کرد لە زەواجە نەریتی، زەواجێک کە کوڕ و کەنیشکەکە ئاگادار نەبوون و لە پڕێک هایانوت مارە کریاگیت و ئەدریا بە کەسێک و کابراژنێکی بۆ ئەخوازریا. نەپیاگەکە ئاگای لێبوو نەژنەکە و تۆ مەسادیقە ئەمە لە فلکلۆرە ئێمە ئەبیسی ئێژێ ڕەنجە بێوەرم هەرس و ماڵم شیروای کێم داگە و کێ تێتە پاڵم. ئەمە شەوە پەردەس و تازە تارایی بووکێنی لا ئەدازاوە و ئەوێنێت ئەم شیروا کە داگیسی بۆ کەنیشکە زەریفەکە کەنیشکە گەنەکەیان بۆ هەناردگە. مستاقێکی تر لەمە لە ئەدەبیاتە ئامیانەی مردمە کابرا ئێژێ کابراایەکی قەدیمی تەرسیم ئەکەن لە شێوەیەکی تەنزگونا کە ئێمە مشاهدەی ئەکەین لەم تەلاشە شانۆگەریە تەنز مزحکە کە لە جامعی ئێمە ئەکرێت بێ هیچ عمقێک. و وەختێک کەسێک نیشان ئەدا لە قەدیمیە کە گیری کردگە لە ناوە چوارچێوەگە لە قەدیمیە زندگی خۆی و حەسرەتە لە دەستچووگە جوانی خۆی گەرەکیسی لە سەرکوبە جی لە تازا متەبەلورکە و تەماشای بێمەهاباییە کوڕ و کەنیشکە جەدیدەکە هەڵەگەڕێت و ئێژێ دەورەی ئاخر و زەمانە یەومە البەتەرە. ئێمە حتا چوار مناڵیشمان نەبوو هەر نەمانزانی ژن و شوین. کابرایش نهی بێدای جێبا بە تۆ حاڵی دەغەریکی هێژی چی؟ ئەو قسە کە ئەم کردی قسەی دروسێکە بۆ خاتری ئەوەی کە هیچ بەر لەوەی هیچ ڕوبەڕووبوونەوەیەک هیچ لە بەرامبەر یەکتریاوە دەرکەوتنێک اتفاق بکەوێت تۆ چووگیتە ناوە ڕابطەیەکی گرێدریاگی تەنزیم کریاگ کە هیچێکی لێ حاڵی نەوگی. بۆ ئبتاڵکردنەوەی ئەمە تۆ ئەتوانی بێژیت کە هەر لە ناو ئەم فولکلۆرە ئێژێ ئاخم چەنی کێ سەرمەنیەی سەرین پەیکێ گێڵنی وە وێردەی وەرین. ژێ نازانم قوربانە کوێت بم، قوربانە گۆگوارەی لە گوێت بم، قوربانە لەنجەی ڕۆینت بم. یاژێ دێتەوە بیرت چاوچاوانەی سەربانی دەستەم لاونەی بندیواران ماوچ و موچی ئێوارەی سەرکانی. چەندی گەڕام لە شاران نەمدی کەس وەک تۆ جوان بێ کی ژۆڵە نەشمیلانەکەی جارە. لەگرا مەسەلی ناسینی یەکتری یار خۆی ڕازانەوە دیارە لە سەربانەوە جەهێڵەن هاتنە دەر بۆی کەوتنە کۆڵانەوە. چاو دەگێڕم دیار نییە کەس فرمێسکم دێت بۆت بە هەوەس. ئای پەنای دیوارە و هەتی و مەکە دایکم دیارە هەتی و مەکە. شیرەکەم لێ دەڕژێت هەتی و مەکە. پس لەگرا تۆ ئەزانیت ئەم یەک دەستکردنەوە و یەک قەراعەت ئێرائەدان و قەراعەتێکی مەقتەعی ئێرائەدان لە ئینسانگەلێکە کە ژیانێکیان تێپەڕاندگە و تەجروبەگە لە جۆرا و جۆریان کردگە قەراعەتە دروستێک نییە. ئەوەی ماناو مندگار بووگە لە ناوە ئێمە تەجروبەگە لە ئەوانەی بووگە کە ئرتباتیان بووگە کە لە بەرامبەر یەکتریاوە دەرکەوتگەن. دەمەکەتکانی ئاو لێ بخواردم سینەت باڵغبەی سەیری بکردم بڕۆی بۆ کوێستانی وەی زووسانان لە ناو سینەی تۆمی وەڕەسانان.
دەمەکەت بێنە دەمدەماونی کەم دەسم تاوە چیر ناومەماونی کەم إلا ماشاءالله کە ئێوە بە مەسادیقە فرە و فراوان ئبتاڵە مەوزوعاتە ئینسان گەلێک ئەکەن کە شەهامەتە ئەم تەجروبەیانە نەوکە و تۆ ئەوێنی لە سەردەمانێکا کە ناوی ئەنێ عەسرە سونەت ئەحیانەن عەسر سەرکوب عەسر حجاب شەقەر حجابیش بوو بە کەسانێک بووگن کە لە بەرامبەری یەکتریاوە دەرکەوتبن و تەجروبەی ڕۆمانسیان کردگە ارتباطە ئینسانیان لەگەڵ یەکتریا کردگە و ئەمانیانە جاودان کردگەسۆ لە تەجروبەی کەلامی و هونەری خۆیانە بۆ ئێمە هەر بەم دەسە لە مەواجهبوونە لەگەڵ دنیای ئەمڕۆ ئێمە ئینسانگەلە بێ تەجروبەیەکین توان انتقال تەجروبەی خۆمانمان نەبوو تەکڕەوایەت و تەک قەرائەت بۆ ئێمە کریا و تەکڕەوایەت و تەک قەرائەت لە زێهن ئێمە دانریا ڕەوایەتە ئێمە لە مبارزە وەختێ کەسێ هەڵ ئەگەڕێت و ئێژێت من 40 ساڵ لەناو حیزبێکا خەباتم کرد خەباتم ئاغا فقط عزویەتە لەم حیزبەسە و عملاً هیچ تەجروبەیەکی لە مبارزە تەکە چی تەکە کێ نییە بۆش و بەتاڵە ئەما بە تەنهایی عزویەت و حرەکاتێکن کە ئەنجامی داگە ناوی ئەنێت مبارزە مەفهومە مبارزە و گستەرێ و پانتائیە مبارزە لە کارەکەفێت بێمەعنا ئەوێت تەئسیرێکی نامێنێت و انتقالە تەجروبە غەیرە ممکنەکە دەرنەتیجە ئەوەی کە تکرارۆ ئەبێتۆ دەورێکی تەسەلسولە باتەڵە کە هیچ ئامانجێک نابێکی من لەسەر تایتڵە ئەم دیبەیتە نووساگمە ڕووبەڕووبوونەوەی حاکم لەگەڵ مەحکومە بەر لەوێ دەست پێ بکە تەواو ئەوێ بەر لەوەی ارتباط ئینسانیە فیمابەینە ژن و کوڕ و کەنیشکێ دەست پێ بکە بەر لەوەی بەدانە سیگناڵ و ئشارات ئۆخەی ناز وەی ناز دووبارە ئۆخەی دەست پێ بکە دەست پێ نەکردک لە ناوە شەوە پەردە تەواو ئەوێ ئەگەر لەمە تێگەین و ئەمانە بە عنوانە تاکە ڕەوایەت و قەرائەتێ لە گوزەشتەی خۆمانە قبول کردبوو لە هاڕینە خۆمان و ئەحیانەن ئاخم چەنینی کێ سەرمەنیەی سەرین پەیکێ گێڵنی وە وێردەی وەرین و بیرمان نایەتۆ و ئەحساس ناکەین ئەو جارە فەهمین کە ئەم تەجروبە گەلەکە تەحتەناوە مبارزە تەحتەناوە ئینسانە ئینقلابی بۆ ئێمە بەجێماگە بەر لەوەی دەست پێ بکە تەواو بکە بەر لەوەی دەست پێ بکات لە بین چووکە بەر لەوەی دەست پێ بکات و بکەوێتە سیمڕکردن و مشت و مڕکردن بکەوێتە ناوە وادیە بغوز و حەسەد و عشق و شەیدایی بکەوێتە وادیە کردنەوەی زمان وەو هەسارەکەی بانە کولیاوی کافر نەخەفێ شەوە تەنیاوی ڕەنگ لە ڕووبڕیاوی شوونە یار وەخوەم چاوەی لە هەڵقەداوی پای دیوار وەخوەم لە دوورە و چڕم بناوسی دەنگم لەی کوورە و بوێ نەمەنیە ڕەنگم ڕەنگ لە ڕووبڕیاوی شوونە یار وەخوەم چاوەی لە هەڵقەداوی پای دیوار وەخوەم تۆ تەجروبەیە
کشش عاطفی جنسی ڕۆمانتیکیت نەکردگە بە شوێنیاوێڵبی تا بەم لەختە بگەی پەی بووەی کە تەنهایی ئەمرێکی قێزەونە و هەسارەکەی بانە کولیایی کافر نەخەفێشەوە تەنهایی تۆ بەهای وات نەداگە کە بە شوێنە تەجروبەی ئەمە لە مەئوا و مەسکەن و تعلقات و کەسوکار و دۆس و ئەقرەبا و ڕەفیقت دوور کەفی و بڕۆیتە سەرزەمینێک کە مەعشوق هەست ڕەنجە غوربەت و ڕەنجە هەڵکەندەندن و ڕەنجە تەحەمل و ڕەنجە فراق و ڕەنجە دووری لەم تەجروبەیە عشقە ڕەنگە تۆ بگۆڕێت و ئەحیانەن مەعشوق تۆ بیر نێرێتۆ لە دوورە و چڕم بناسی دەنگم ئیتر بە تەسویر نامناسی لە دەنگ و ئەم ناسیت دەنگم بناسێنە لەی کوورە و بیە نەمەنی ڕەنگم لەم جێگەیە کوێرە و کەریاگە ڕەنگم نەماگە لە جێگەیەکا پێگەم نییە تعلقاتم نییە جێگەم نییە و تەنها دەلیلم تۆی لەم وادی ئاشوبە ڕەنگە ڕووبەرگا و کشوێنە یاور وەخۆم چاوەی لە هەڵقەداوی پاوی دیوار وەخۆم ئەمە دیارە ئینسانێک خەریک ئەم تەجروبەکە ئەساسە ئەوەی کە کولتورە ئێمە دروستەکە ئەم کەسانە بوون کە پەردەیان دڕی ئەم کەسانە بوون کە شەهامەتیان بوو و ئەم ئاسەواریانە لە تەجروبەی خۆیان بەجێهێشت و ئەوەی کە غنا ئەدا بە ئێمە دقیقەن ئەم تەجروبانە بووگە دەنا تەجروبەیە کابرایە کە دەستی پێ نەکرد و تەواو و ڕەنجە بێوەرم هەڕەس وە ماڵم شیرواوی کێمداگە و کێتێتە باڵم نگاه انتقادیەکە بە ئەو تەجروبە گوزارێکی تەڵخە و گوزارشێکی تەڵخە جملەیەکی خەبەریە لە ئەو تەجروبە پێویستی نەکرد دانیشی شەرقشناسێک شەرحە بکات و ئەو ئینسانە خەریکە لەم گوزارە لە تەئەسوفە خۆیا بە تۆیژیتی ڕوبەڕووبوونەوەی حاکم و مەحکوم بەر لەوەی دەست پێ بکە تەواو ئەوێ ئەمە خەسیسەیە جیهانێکە کە قەرارە لە تەعەبود و لە ئینقیادا ئینسان گەلبێڵێتەوە وەکو تەمام ئەو شتانەی کە تۆ فکرەکەی کۆت و زنجیریان خستە پای ئینسان تا تەجروبە نەکات وامەکە دایکم دیارە و ئابڕووم دەچێ سوێن دەخۆم هیچ ئابڕوود ناچێ نازەنین بۆ تاکە ماچێ یەکێک لە لووتکەی ئەدەبیاتە نەماویشیە قەڕن هەژدەهەم کە بوو بە زمانە گۆڕانکاریە ناوە دنیای ڕۆشنفکری نەماویشنامەیە شاه لیرە شێکسپیر بوو نەمایشنامەی شالیر شێکسپیرە شالیر
هەموو قدرەتە خۆی لە ژێرە تەماحە خانەوادەیە لەدەستەدا وەکەوێتە بەرە تۆفانێکی سەخت، بێدەسەڵات، بێقودرەت، خۆی و لەباسەکانە بەری. شالیر لەبەر تۆفان دەرناچێت، ئەوێسێت، لەبەر سەرما و سۆزە و شەلاقە تۆفانە ئەوێسێت. تازە ئەفەهمێت ئەو خەڵکانەی کە بەسەریانە فەرمانڕەوایی ئەکرد لەناوە چ شەرایەتێکە، لە ژێرە چ سۆزە سەرمایەکە، لە ژێرە چ بێدەرەتانی و بێپەناهیەکە لە بەرامبەرە شەلاق زەجر خەریکن ژیان ئەوەنە بەرەو وەوێسیاکن. ئەمە حاصڵ نەبوو ئللا بە تەجروبەیەک کە شاهلیر لە بەرامبەرە تۆفانایکە. و لە ڕووبەڕووبوونەوەی تەکە دەڵقەکە ڕووتە خۆی ڕووتۆ ئەکاتۆ. وێژێ ئینسان هیچێک نییە بێژگە لە ڕووتی. ئەم پادشا وا لە جامەیە وا لە پەردەی قودرەت و لە زەواهرە قودرەت داماڵێت و ئاخرین پەردە لادات تا ڕوت و قوت بوێتۆ. ژە ئینسان هیچێک نییە ئیلا ئەمە، یعنی مەوجودێکی ڕوت و قوتی لەسەر پێوێسیاگی لەشە حیوانی. و تازە لەوێ ئینسان دەست ئەکا بە سەیروریەت کە ببێ بە ئینسان گەلێک کە ماڵ و مەوایان نییە. ئەمە بوو بە وەڵە ئەدەبیاتە مۆدێرنیتە. ئینسانە بێ ماڵ و مەوا، ئینسانە بێ خانە و لانە. و ئەم واقعیەتە تەڵخە ئاغای شێکسپیر ئێژێ تەنها لەم سەرزەمینە، لە سەرزەمینە ئینسانە بێ مەوایە بێ ماڵ ئەکرێت ماڵ بنیاد بنی و ئەکرێت کۆمەڵگا دروست بکەی. هەر بۆیە کەشفە ئینسانە بێ مەوایە بێ لانە و بێ خانە هەمان تەبەقەی پرۆلێتاریا بوو کە مارکس پێی وابوو کەشفی کرد. با گوریزێک بدەم بە داستانە لە چەک هەڵگرتن حەجاب دڕینە ژنانە سەرزەمینە ئێمە. ئەمە کامە ئیماژە، کامە نیشانەس و کامە نەمادە. مارکس لە مانیفێستە حیزبە کۆمۆنیستە لە ختەیەک تێتە سەرە مناسبات و هەڵس و کەوتێک کە سەرمایەداری ئەیکاوە سەرمایەداری چی کردەگە. ێژە سەرمایەداری بەجای ئستثماری کە حجاب تەوەهمات گوناگون سیاسی و مەذهبی ئەن را پوشانی دەبود، استثماری ئاشکار بیشەرمانە و ئۆریەن را باب کرد. کەواتە ئێستا مەسئلەی حجاب لە داستان شاهلیر و جامە دڕینە کە ئەو وەختە شاهلیر شاهێکە شاهێکی مستەبد بووگە، کوێر بووگە، لە تاکوتەریایی بووگە و محکومانە بندەسە خۆی نەدیگە. وەختێ لە دەسەڵات ئەکەفێ لەو ئەوجە لەو عەرشە بەم فەرشە ئەگات و تازە دەرکەکات کە ئەوانەی بندەستی بوون لە کامە زەجرا خەریکن ژیان ئەکەن و ئیکا بە خەتابەیەک کە
كأي فقير كان أي أواني وابسك برسي بلباس الدرياق بيحيش توشيك لبرام برأم زجرة أبيسن وأي أوانيك سكتان تيرو وزعتان خاصة دستكان تنكنو بشيكن مالكان تن كعدالة أخوة برقزار بيت وبرقرار بيت. ئەوانەی والم دیبەیتانەی منە لە توولە ئەم ساڵانە لە تەجروبەی ئازادیە منە کە بە ڕۆخیان ئەکێشم شروع ئەکەن بە دەرخستنە ماهیەتە ئەبدکریاگە کۆی لە کریاگیان. با پێتان بێژم و لە توولە ساڵانە جوابتانم داوە لە ڕوانگەی من و ئێوە بەشەر نین، مشتێ سپێن قالۆن چەند، مشتێ پیساین وا پێ ئەنێم بە ملتانە و توان تحمل تماشای ئینسانێکی ئازادتان نییە. توانتان نییە تەجروبەی ئازادیە ئینسانێک بوێنن، بۆیە من تەمامیەتە ئازادیم تێرمە ناوە پابلیک و دەری ئەخەم و تەعەیون ئەدەم بە ئازادی. بۆیە با من ڕەفتار شناسیەک لە ئێوە بکەم چون ئەمانە مەسادقە تەعەبودن، کۆت و زنجیرەکانن ئەمسالە ئێوە. ئەمسالە ئێوە وا تاب و توانە تەجروبەی ئازادیە، ئینسانە متعەین بوو لە ئازادیە ناتوانن ببێنن و تەحملی پێتان ناکرێت و بۆتان سەختە. کە ئەگەیتە سەروبەندە ئینقلابە فەڕەنسا، كأجيت سروبند انقلاب فرنسا مونتسكيو وها گزارشێک ئەدا لە ژنانە پاریسی کە بەلاوردن پەردەی حجابە توێژگەلە سونەتیەک کە دەستەکانە سەرکوتە خۆیان لە هێشتنەوەیە چینە کۆمەڵایەتی خۆیان لە نەمادە حجابە بەرجەستە ئەکرد و پەردەکێشا بوو. ئەمڕۆ ژنانە بە حجاب پاریس گزارش لە یەکشت ئەدەن. هەموو شتێک لە شەقامەکان و خیابانەکانە پاریس قسە ئەکا، هەموو قسەیەک ئەبیسرێت و هەرچی شتە مەرئی و کریاگەسۆ، یعنی لە پشتە پەردە دەرهاتەکە. ئەگەر ئەمە گزارشە مونتسکیۆ بوو، ئەو وەختە ئەزانین لە چەک وا لە شعرەکەی شێرکۆبێکەسا تاران جبەی کرد بەسەر خیابانە، ئێمە حەزی پێ ئەکەین و لە مەختەعە جبا ئەویسین و ڕووسەری ئەویسین حەجاب پەردەگە لە جۆرا و جۆری هەست. پەردەیە غفڵەت بەسەر زەهن ئینسانە حەجابە، پەردەیە چاپلوسی بەسەر زمانە ئینسانە حەجابە. تو حەجابت دانیاگە تا بە قەوڵە مونتسکیۆ هەرچی قسەز نەبیسرێت، هەرچی قسەز نەکرێت و هەرچی شتەوە دەر نەکەفێت. بۆیە من دەستپێکە ئەم دیبەیتەم دانیا بەر لەوەی ڕووبەڕووبوونەوەی حاکم و مەحکوم دەست پێ بکە. تەواو ئەوێ. یعنی چی تەواو ئەوێ؟ ئێمە لێم دووە لە ئەدەبیاتە ئەحزابە چەپە برای بچووکە برای گەورە، یعنی حزب تودەیە ئێرانی و حزب شوعیە عێراقی کە تەرجمەیە ئەمانیانە گۆست بووە، لە نین کتێبێکمان چاو پێکەوت بەناوە ئێشەی چی بکەین، چه باید کرد. برد و دەرسە ئەم مەردمە بە مەزهەبی و مەلا و سۆسیالیست ئیسلامی لە ئیخوانیەک لە
لەم گوزاریە چی باید کرد استفادەکەن ئێشی چی بکەین. بەڵام ئەمە لە ئەسڵا هەنە لنین و تۆڵستۆی نییە، هەنە کابرایەکە بەناوە چەرنەشێفسکی نەک وە جێگەی ئەوانەی کە مردمانە نامتعلقن و هیچ دەرگیریەکیان لەگەڵ ئەمورانیە، لە جێگەی ئەوەڵ شخص مفردا وەکو داناوی کولدا ئەنیشن و فەرمان ئەدەن مەسەڵەن ئێستاکە ئێمە ئینقلاب ئەکەین و ساڵهاس ئینقلاب ئەکەین و بەردەوامی ئەکەین و ئازادی تەبەلور پێ ئەدەین، ئەو ئیستە فکرەکە لە پشت بەردێکا کە ئەتەقێ لە ناو خیابانە، ئەو ئیستێشی هدایەتی بکا دەی کوڕم دەی وا بکەن وا نەکەن وا بکەن وا نەکەن، کە هیچ وەخت تەجروبەیە هیچێکی نەکردگە ئەم کەلەماتە تکرارەکاتەوە چ باید کرد. ئەلعان کە خەڵکوانە ناوە شەقامە ئێشی چی بکەین، ئەلعان کە حاکمیەت واکا ئێشی چی بکەین، یا ئەڕواتە جێگەی ئەفعالە سێوەم شخص جەمع قایبە و چمانی ئەسڵەن خۆی تیا نییە و ئەسڵەن خۆی تیا نەبووە. تاریخ نەگارێک وە لە ئەمریکا بەنام هاوارد زین، ئەو تاریخێک نانووسێ کە دەوڵەتە ئەمریکا گەرێکێسی بینووسێت، تاریخ شکۆهە دەوڵەتە ئەمریکا و تاریخ لۆردەکان و ژەنراڵەکانە ئەمریکا، ئەو تاریخ ئینسانگەلێ لە ئەمریکا ئەنووسێت کە ڕووبەڕووبوونەوە تەکە دەسەڵاتە ئەمریکایان ممکن کرد، تاکە کەسانێک کە ئازادی خۆیان بەردەوام کرد. پرسیاری لێکن و کارە بۆکەی ژێ ئەمە تاریخ گەل ڕەوایەت نەکریاگن، ئەمە تەسویرگەلێکن کە نابینرێن و ئەمە ڕەوایەتە ڕەسمی حاکمیەت نییە، ئەمە تاریخ ژیان کریاگە ئینسانگەل ئەم سەرزەمینەسە وەکو تەرانەگەلە فولکلۆری کە من لە ئەووەڵە بۆتانەموت. دیارە بەوە ژیان کریاگە، دیارە بەوە تەجروبەیە ئاشنایی و دەرکەوتنە بەرامبەری یەکتری کریاگە، بە تەمامە حەزەرەکان و بە تەمامە سنوورەکان و بە تەمامە تابووەکان و تەجروبە کریاگە و انتقال دریاگە و لەزەتە ئەم تەجروبە لە شادترین لەحزەی خۆیان انتقال دریاگە کە ئەوێت و تەرانە و تەرانە ئەکرێتە هەوێنە سەما کە بەڕیتمگە لە جۆرا و جۆرا خۆ ئەنوێنێت. چەرنەشێفسکی گوزارشێکە دات لە ئینسانگەلێکە کە لە ڕووبەڕووبوونەوە لە عەسرە مۆدێڕنا چۆن ڕەفتارەکەن. ئینسانگەلێک لە قەرن 19ەمە ڕووسیا لە شارە سەنت پەتێرسبورگا. ئەو ئەسڵەن نایێت بۆ تۆ داستان پەردازی بکە، گوزارشێک ئەدات لە خوو ڕەفتارە ئینسانەکانە لە ناوە خیابانە، لە کەنارە ڕووبارە نوا و بولوارە نۆرسکیا. خەریکە بەحسەکات لە ڕەوابتە ئنجمات پەیا کردگە تەبەقاتی بروکراتیکێک کە تەحتە لەوای دنیای مۆدەرن خەریکە تێت. گوزارشێکە دات لە کارمەندێکی دەستەخواری دانشگاهە سەنت پەتێرسبورگ کە لە ساعەتە فراغەتە لە کارە لە خیابانە خەریکە ئەڕوات. لە بەرامبەری وە دانەیەک لە ڕوئەسای دانشگا لە ڕئیسەکانە دانشگا خەریکە تێت بە هەمان هەیبەت بە هەمان شخصیەتێکە لە سەرە کار هەسی بەو سلسلە مەراتبەی کە کەس بە بەشەر حسێ و ناکە و گشت کەسێ ئێشێ لە ژێرە فەرمانە ئەو بێت و ئێشێ گشت کەسێ تعبدە ئەو قبول کات و لە مەسیرە ئەوە بڕاتە کنار. بەڵام لە ناو خیابانە کابرای جەدیدە ڕووسی یەکشت فێر بووگە، من فقط بۆ ژنان خۆم لا ئەدەم، بۆ هیچ کەسی تر خۆم لا نادەم. لە پڕێکا
کە خۆی لا نادات و ئەویش هەر تێت چون خوی گرتگە بەو فەرمانە لە ناو خیابانە لە یەکتری ئەدەن. کە لە یەکتری ئەدەن کاورای ڕئیسە دانشگا بە جمێن پێ ئێژێت مەسەڵەن حەیوان گوێرەکە و ئەم ئاغای کارمەندە پێی بەرەخوات لە لەحزەیەکە لە بیرێکێ خەوفی نامێنێ لەمەی کە ئەمە ڕئیسێسی لە ئەم گەورەترە توانێت کێشەی بۆ دروستکە حاکمیەت مشکڵیشی هەست زۆریشی هەست باوەشی پیاکاوی خاتە ناوە جۆگەلەی ئاوێک و ئێژێ دەم نەکەیت و زیاتر ئەکەمەژێرۆ لەم وەسەتە دوو کارگەرە خیابان پاکۆکەر تەحسینیەکە نێژن دەست خوێشمان هات دەست خوێش ئەم ئینسانێکی عادی لە باز دڕیاگە و ئینسانێکی شیک و پیکی نەمایەندەی حاکمیەت و قدرەتە حاکمیەت کارگەرە سادەکانێژن دەست خۆش بەڵام کارمەندێکی دەوڵەت کەڕە دەوێت هەچێ نایژێت فقط لە بخەندەی لێدا بەڵام ئەوانەی کە ڕەحگوزەرن و خەریکن بە کالسکە ئەڕۆن هیچ تەماشایەک ناکەن ناگەهان واکنشێکی سەریعی دوو کارگەر واکنشێکی محافظە کارانەیە کارمەندێک و بێتەفاوتیە خیابان ئەم کارمەندە لە پڕێکە خەمەکاتە سەر ڕئیسەکەی و پێشی قوربان کەوتکیتە ناوە جۆگە پیس بووگی ئیجازە بن بەرزتان کەم و تەمیزتان کەم و پاکیەکاتەوە کە ئەو شروعەکە بە پاککردن کرێکارەکان واوتیان دەستخۆش تێن پاکیەکەنەوە کە ئەوان شروعەکەن بە پاککردن کارمەندەکە وا لە بخەندەکەی دابوو تێن پاکیەکەنەوە تەواو شار تێت لە باسە حاکم پاکۆکاتەوە ئینسانە مۆدەرن کامە ئینسان بوو نە ئەو ئینسانە بوو کە مارکس پێی وابوو کە پەردە لا بدرێت کە بێخانەئی و بێمەئەواوی قبوڵ کات هەڵاسێت خانە بنیاد بنێت بەڵکو ئەم مەوجودە متەناقزە بوو بەر لەوەی شەڕەکەی دەست پێ بکات تەواو بوو ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەو کارمەندە سادە یەک لەحزە لە دەرونیە دووچار ئەم تەزادە نەبوو بوو گەرچێ هەڵگرە یەکسری دیسیپلینە مۆدێرن بوو من ناچمە ژێربارە تۆ من لەگرا ناڕۆمە ئەولاوە لەحزەیەکە لە ناخوداگاهی واکنشی دروستەکە هۆشی تێتە سەرخۆی چون لە تەزادە دەرونی و سیمڕان نەوگە ئەمە لە زەهنە خۆیان هادی نەبکات تا حرەکەت گەلە بەعدی بکات دوایەوەی کە کابرای خسە ناوە جۆگەرەکە یەکسەر پەشیمان ئەوێت و تەمام ئەوانەی وا هاڕیا بوون کرێکارەکان وا لە سەد حەفرە خواردرا بوون وتیان دەستخۆش بەر لە گشت کەسێ هاتن پاکیۆ بکەنەوە کابرای حاکم تەمام شار هات حاکم پاکاتەوە نمونەی ئەمە وا لەکوێ نمونەی ئەمە وا لە ئەوەی کە ئێوە ویدۆی فرەداندی لەم ساڵانە کە لەناو خیابانە کوڕێ کەنیشکی ترازیا بەردێکیدا لە مەئمورێکی حاکمیەت چە لە مەریوانە وەختی نارجەکێکیان تەقاندۆ بەر ئدێک و ژنەکان ئەیان و تووخوا بیان وەنە بیمارستان تووخوا یا ئەوەی کە لە دیوان دەرە هاتووە دەرەوە کاورایەکیان پێلەقە پێیا کێشان ئەوانی تر ئەیانوت حاڵە خاسە بابیوەنە دکتۆر بیوەنە دکتۆر کابرای سەرکوب گەر وا لە لەحزەیەکە یەکێ لێیدا تۆ ئەوێنی کاسبکار و ناوە خیابان و ژن و تەمام شار دەست و دەستی یەکەدا بەسیجێ ڕزگارکە بەسیجێک کە لەحزەیە قبل ئەمانی کوشت بوو و ئەمان لە واکنشێکی ناخوداگاها لێیاندا بوو ناگەهان گشتی ئەگەڕێتەوە و پاکیەکاتەوە ناگەهان گشتی ئەگەڕێتەوە و سەر منتەقە حاکم و مەحکوم نظام سڵتە چی کرد؟ نظام سڵتە دەرگیریەکی دروست کرد بەر لەوەی دەست پێ بکاتەوە بێت 1357 لە ئێران ئێژن ئینقلاب کردیا بەر لەوەی دەست پێ بکات تەمام بوو هەر بەم ڕاحەتیە نظام ارتش شاهنشاهی بزرگ ارتشتاران دستگاه مخوف سواک ارتش پنجم جهان
بزرگ ارتشتاران، شاهنشاه آریا و مهر 2500 ساله، کورش بخواب ما بیداریم. به 2 چقانه کفته درو، گوشت بز نمیتی، شاردار دوز نمیتی، لاستیک آجدار نمیتی، شاه تاجدار نمیتی. اما لکی بو، یعنی نمانگرکه. لاستیک آجدار نمیخوایم، شاه تاجدار نمیخوایم. اما همان واکنش اولیست که تو خلقی تیری خلقکه للحظه که لتزاد دیکا متبلوره بید، بلهم چون کشمکش درونی نکردگه یک سر پاکی وکاتو. بر لوی شرکه دست بیبکا خمینی تپیده سری هدایت بو، خوان جبجین کرد بو، نابوه بشیوه. فورا دولت موقت دروس کریا بو، فورا شورای انقلاب دروس کریا بو، فورا خمینی شروع کرد به نهاد سازی. بانکەکانی هەوردەژێرە دەسەخۆی سپاه پاسدارانی دروست کرد، شۆرای انقلابی پێشووتر دروست کرد بوو، دەوڵەتە نەمایشی دەوڵەتە موقەتی دروست کرد بوو، خبرەگانە پێشنویسە قانون ئەساسی هاورد بوو دای لێی تا خمینی ئەم قدرەتە کە بۆیان دروست کرد بوو لە تەبە تەوەهمە انقلاب مادی و بکاتە. خمینی ڕەهبەر نییە ئەگەر سپای نەبێت، خمینی ڕەهبەر نییە ئەگەر تەوانە بە سیژە مەردمی نەبێت، خمینی ڕەهبەر نییە. لذا تمام ئێلمانگەلە و مادیکردن قدرەت خمینی پێدەن. بۆیە مەلاکان بەرەداتە ناوە نازیاباد و حەڵەبیاباد و خاکسفید و جۆراباد و زۆراباد و ئەمانە تا ئەوانەی ناوە حەڵەوی ئاوادەکان و هیچ و پوچەکان و فەقیرەکانە ناوە شار بخاتە شوێنە خۆی بە ئەدەبیاتە حوسێنی یەزیدی. و تەنها شاکلەیەک ئەم بێ هەمە چیزانە بوویان، شاکلەیە مەزهەبی و هەیئەتگەلە مەزهەبیە، کارنەڤاڵگەلە مەزهەبی بوو. هیچ ئەندێشەی سیاسیەک، هیچ تەجروبەیەکی قەوام پیا کردگە مشت و مڕ پێدریاگە ئەسر مۆدرنیتەیان نەبوو. بۆ یامانیانە تەبدیلە بە هێزە مادی کرد بۆ خۆمینی. ئەسلەن بەر لەوەی کە مشت و مڕی دەست پێ بکات تەمام بوو. لذا ئەوەی کە جلوەی ئینقیادی نەناسی مشت و مڕی نەکرد، فکری کرد لە لەحزەیەک لە ناوە خیابانە متعین ئەوێ لە فرەدانە ڕووسەریەکەی کارە قەشەنگێکە، ئەما بەر لەوێ دەست پێ بکات حاکمیەتگەرێکی تەواویکە. بۆ لە مونتسکیۆ، ڕۆسۆ و شێکسپیر مثالم هاورد، بۆ بەدەن و بەرەحنگیم کردە مثال، بۆ خاترەوەی بزانی دادەگیان، ئاغا گیان، خانم گیان، تەجروبەی ڕووتۆبوون تەجروبەی قەشەنگێکە، بەڵام ڕووتۆ بوەرە و لە هەرچی ئەرسا هەست. پەردە بەسەر ڕەوابەتە و پەیوەندی گەلە کۆیلەسازە کۆمەڵایەتی تا لادە. ئەوە حەجابە گەورەس. حەجاب لەسەر زمانت لادە، حەجاب لەسەر زڵفەکانت کەلا ئەدەی، جلوەی جوانی ئەدەی تا شادی بێریت لە هەر کوێیەکا کە شادی ئەکوژرێت و درۆ و تاریکی حاکمەکات تا سەرکوب بوێت. پەردە لادە، پەردە لادە بەسەرەوە ئینسانگەلەی وا لە ژێرە تەوجیهە مەفاهیمە ناسیۆنالیستیە قەتڵە مناڵ و جنایەتە مناڵ کوشتن تەوجیه ئەکەن و لە کناری تێ ئەپەڕن. سەرکوتە حاکمیەت لە کوشتنە لەشە فیزیکی و ڕۆحە ئێمە لە پشتە مەساڵحە ملی و تەمامیەتە ئەرزیە خەریکە لە تۆ مەردمە قانونمەندە ئاڵمان دروست ئەکات. وا ورد و درسیان هۆلۆکۆست و ئاشڤیتسیان خوڵقاند و لێو دوایان و دێمە نەمازانیکە. بۆیە هانە ئارێنت تەحەمل نەکردیا ئاخر کەسانێک ئەم ڕۆژانە لە ژێرە ناوە هانە ئارێنت قسە ئەکەن، شەرحە هانە ئارێنت ئەدەن. هانە ئارێنت یەک پەیامی هەست: مۆدێرنیتە و بوروکراسی جنایەتە ئەڵمانی ممکن کرد. غیر ممکن بوو لە قڕونە گۆزەشتەوە هاکارێ بکرێت.
و تەمامیەتە مەردەمە سەرسپێر دریاگ بە بوروکراسیە ئاڵمان و نەزمە دەوڵەت ملەتیە ئاڵمان لە خوڵقەندن جنایەتا شەریک بوون. ئایشمن زمانێکی کارمەندانەی بوو، کارمەندێکی دوونپایە. ئایشمن هەیولان نەبوو، دعبان نەبوو، نەخۆش نەبوو. بۆ ئەم جلوە ناوێنیت وا تۆ ئێمڕۆ ئەوێنیت مەردمانێک لە ژێرە ناوە مەساڵح ملی و شکڵە دەوڵەت ئێشێ هەرواوێتە و لە کنارە جنایەتی کە بە وجدان هەر ئینسانێ بەرئەخوات ئەگەر وجدانی بێت، لە مەرگە فەجیع ناوە خیابانە کە حاکمیەت لە گولەیەکە کلەی سەر ئینسانێکت بۆ ئەتەقێنێژێ من هەم و تۆ ئەمە تەوجیه ئەەکەی. تۆ ئەزانی چه کەپاسیتیە جنایەتێکە واتیە، تۆ ئەزانی چه حەیولایەکی دەم لە ئازادی ئەدەی، تۆ ئەزانی خەریکی ئازادی بە لەوستەرین شێوەی خۆی تەراکەی و باعث فەسادە ئازادیەوی. ئەوەی کە لە ناوە خیابانە هیچ مشت و مڕێکی نەکردگە و نازانێ ئەرکانە قودرەت کامەسە و نازانێ تۆ مەشیایە لە چی عبورت کردایە تا تەسویرە تۆ لە عمومە دەرکەفتایە. وەختێ تۆ یەشی کابرا بەردەی لە خیابان ئەتەقێنێت، یعنی لە پێشگاهە فەزایە عمومیە کەسێک لە نۆرمگەلێ حاکمیەت سەرکوب عبورەکە بە شێوەی نەمادین بە شعارێک کە ساختارە حاکمیەت ئەشکێنێت. دێخۆ ئەم مەجالە پەیدابوونە لە حەوزەی عمومی لە فرەجێگەیەکا بوو. ڕۆزنامە، تەلەڤیزیۆن، ڕەسانە، فقط خیابان نەبوو. فقط بەرد نەبوو. بەردکاری چییە؟ خۆ بۆمبە ئەتۆم نییە، پادگانە سنە ناتەقێنێتەوە. بەردکار نەمادینەکە. یعنی من لە تۆ عبورم کرد، یعنی من زانیم تۆ سەرکوبگەری، یعنی تۆ ئینقیادگەری و من ئینقیادە قبول ناکەم و لەم ئینقیادە تێ ئەپەڕم تا تەسویرە ئەم بەردە عمومی و بوێتۆ تا ئەکسەریەت لەم ئینقیادە و خەسیاگێ بێنە دەرو. تۆ لە گروپگەلە مسلح دروستکردنا خۆ فکر ناکەی بە 1000 نەفەر نیرویە چریک چارە ئەرتشێکی بتەوی تا بنەدان مسلحەکەی. هیچ اتفاقی وانە کەفتگە. ئەی تۆ کارت چییە؟ ئەو فیشەکە ئەی تەقێنیت ئەگەر دروست باز نەمایی نەکرێت بەو هەدەفەی کە ئەو فیشەکە تەقیاگە ناگا، ئەو فیشەکە بۆیە ناتەقێ کە پازدارێ بە تەنهایی بکوژێت. ئەوەی فرس پازدارە، ئەوەی فرس ئینسانە عاتڵ و باتڵ و لەخۆون و برسیە کە حاضرە خزمەتە هەر کەسێک بکات لەم جامعەیە ملیۆن ملیۆنیە نانی پێبێت و گیانە کەسیفی واویدا. ئەو فیشەکە کە ئەتەقێت و بەرە سپاهیەک ئەکەوێ ئەو جار ئێشی لە مبارزە معنا پێیاکەوە مبارزە لە ئەو فیشەکە. چ معنا پێیاکە؟ معناکە ئەوەسە تەسویرە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئینقیاد هەمەگیر بوێت. ئیمکانە شکاندنە تاریکی بۆ گشت کەسێ ممکن بوێت. ئەوەی کە تۆ لە نەستە خۆتە لە نزانینە لە ناوە خیابانە لە حزەی ڕەفتارێکەکەی پشتبەندی ئەڕۆی تۆ کاورا پاکەکەیتەوە، یا ئەژینە هەرەمە بەسە هەرەمە بەسە، یا ئەژینە هەرەمەی کە قژمان بکەفێتە دەرۆ کافیە. نەعەزیزم، قژت بخە دەرۆ، خۆتیش ڕوود بکە، هەرچیە کە گەرەکتە ئەیکەی بیکە، وەلی گشتی بکە
تەمامی بکە. ئەگەر تۆ ئازادی تەعقیبەکەی ئێژی با دەرکەفێت، با حجاب لە نێوانمان لاچێ، با پەردە بدڕێت تا گشت کەسێ قسە بکات، گشت چ شتێ ببیسرێت و گشتێ بوێنرێت، تا قێزەونیەکان بوێنین، تا جوانیەکان بێنە گۆ. بەشێکی قژەکانە جەنابتە، بەشێکی فرە بچووکی بە سوورەتە نەمادین، بەشێکی فرەی حەجابگە لە بەسەرە مناسبات و کۆیلەکەرە. هەرەو حەجابەسەوا تۆ بەسەرە دەوڵەتە ئەیکێشی، دەوڵەتە ئێرانی لە ژێر ناوە ناسیۆنالیزمە ئێرانیە. ناسیۆنالیزمە نەبوویە شکست خواردگە ئێرانیە، لە ژێرە ناوە منفعەتە گشتیە. وا مارکس ئێژێ ڕەوابەت دنیاوی سنەت ڕەوابەتێک بوو لە چوارچێوەی ئەقماز ئالود و ڕەمزالود مەزهەبی و ئوستورەیە استثماری شاردە بووە. یەکەم نەحلەیەک ڕووی کردە سەرزەمینە ئێمە و ئەوەڵین ئینسانگە لە کوردی دروست کرد کە ئیستیقلال کردیان چ بوو؟ بەهرەکەشیە خوداوەندیە تەکیە و خانەقا بوو، کار نەزری بوو، تا لە ئینسانێک لە ژێرە حاڵەیەکی مقدەسی خوداوەندیە بەهرە بکێشیت، بێگاری پێ بکەی تا بتوانی بیکەیتە بەردە خۆی پێ بدەی. و هەر ئەمانە بوون کە بوونە دەروێش، بوون و ڕەعیەتیش. هەر ئەمانە بوون کە بوون و دەروێش، بوون و ڕەعیەتیش. و دەروێشی بوو بە ڕەعیەتی، دەروێشی بوو بە خۆ بەدەستەوەدان. لە پشتە کامەها لە ئەم کارە کریا، کامە پەردە ئەم کارە کریا، لە پشتە پەردەی قەداست و خوداوەند کریا. سەرمایەداری بە قەوڵ مارکس دڕی، بەڵام لە سەرزەمینە ئێمە سەرمایەداری ئەمەی هاورد. تۆ پەردەی مناسبات داڕژیاگە حاکمیەت وا جامعی بۆ تەنزیم کردگە بۆ لا نادەی، بۆ ئەو حەجابە لا ناوەی. ئەو تەجروبەیە تۆ تەجروبەی هەمان ئینسانە خامە ناوە خیابانەکانە سەن پەتەرزبورگە. لە پڕێکا خەوفەت گرێتەوە کەویت و پاکردنە حاکمیەت و بەشکم لێ نەدا، بەشکم هەڵ نەگەڕێتەوە، بەشکم نەتخوا، بەشکم ئێرانە نەشێفی. ئێرانێک کە تۆ حیجێکەتیانیە، تۆ سەرکوب کریاگێکی، تۆ بێ هەمە چیز کریاگێکی بێخانە و لانەی. ئەمە قسەکەی شێکسپیر یەک پەیامی تیابوو بۆ من، لەگران نەک خەی لە برسیەکانە ژێرە فەرمانە شاهمیر. بەو تەجروبەیە شاهە کامەڵەگەین، شاهە کامەڵێک کە تازە لە ڕووتۆبوو نابووە شاهە کامەڵ، بەڵام ئیتر چون بوو گەسۆ شاهە کامەڵ سەڵتەنەتی پێ ناکرێ، یعنی ناتوانێ بڕاتەوە سەر هەمان تەخت دانیشێ، وەلی ئیستە لەگرا بوو گەسۆ شاهە کامەڵ. بۆ ئەو مردمە فەقیرە نەیان توانی و شاه لیر توانی. لەناو مردمێکە کە تەجروبەی سەربوونی نەکردگە، تەجروبەی سەروەربوونی نەکردگە، شێوەیەکی تر لە تەعالی پەیاکردنە سەروەریە خۆی نافەهمێ. ئەو ڕەعیەتە وا لە ژێرە ئەو تۆفانە بوو، لە ژێرە ئەو زەجرە بوو، ئەوەی تەبیعی ئەزانی، هەچوەک فکری نەکرد کە ئەمە تەعالیەکی پێدات. کەسێک لەو سەرە بوو هاوریا ئەم حەزیزە ڕوت و قوت بری کریا، دریا برە ئەم شەپۆلە فەهمی حاڵی بوو. وەختی وتم لەم سەرزەمینە پیانەما، ئینسانە ئەسڵ نەما، خوێڕی و بەرساختەی گورجی ئەرمەنی لە لەباس زوانە ئێمە بەناو کورد قسەی کرد، و ئەمە نامتعلق بە ئەم سەرزەمینە بوو، گورجی بوو، یەهودی بوو، ئەرمەنی بوو، ئاشوری بوو، تورک نامتعلق بوو، نامتعلق بوو بە ئەم سەرزەمینە. تەمامە تەجروبەی سەروەری لە ئێمە کوشت، بۆیە ئێمە تەجروبەی زەجرمان دەرک نەکرد، دەرکمان نەکرد. کێ دەرکیە کرد؟ ئەوەی کە لە ئەسڵ خۆی نەکەوتایە.
ئەوەی کەوە بیری بەهاتایەتە خۆی شتێ بووگە کەسانی شتێ بووگەن و ئیستا ئەم وەزعیەتە کە ئەوێنێت ئەفەهمێ چ گەندەڵستانێکە ئەفەهمێ چ درۆزنخانەیەکە ئەفەهمێ چ تەزاد دێ پەیاکە لە بەرامبەریە ئەوەی وا فکریە کرد یا ئەوانەی کە ئیستا بەردەکانە ناوە خیابانە شارە سنە ڕووداریانی کردگە و تاران ڕووداریانی کردگە ئەمە حاکمیەتە لە پشتە ئەوەی کە فکر ئەکا بەر لەوەی ڕوبەڕوو بوونەوە دەست پێ بکات تەواوی ئەکات یعنی نایەڵێ تەجروبەکە بەردەوام بێت تا کاورا گوزاری لێ بکات تا کاورا بکەوێتە سیمەڕ دەرونی من بۆ کابرام داوەزەی بۆ پاکم کردو بۆ لێ تێ نەپەڕیم من بۆچی ئێشێ ئەمە قبول بکەم بۆچی ئێشێ ڕوت و قوت نەومۆ لە هەرچی جێگاز هەرچی پەردەست دەڕم وەختی ناڵنەو تەجروبە بکات کاورا وەزانێتە کارێکی کردگە لێو دوای لە ترسەوەی کە لە خۆشی ئەوەی کە قوتار بووگە و کارەکەیشی کرد و دەسەکەی وەشاند و چوو و کەسێک کاری پێوە نەبوو ئیتر بەری ئەدا و ئەچێت لە سەردەمانێکا کە هیچ کامتان ئەم ڕوبەڕووبوونەوەتانە لە خیابانانە بوو ئینسانە ئینقلابیە کوردی لەحزە بە لەحزە ئازادیە خۆی هاوردەناوە ئەموو وەکو لێدانە و کارمەندە من عەلیە خامنەییم هاوردەگرام هاڕی ئەیادیە دەسە عەلیە خامنەییم هاڕی نظام سڵتەم ئەهاڕی نەقدە بەر تاریخە ئوروپام ئەکرد ئەزانن چ خەبەرە ئەمڕۆ خەریکە جەریانی جیهانیە دەست پێکاوە ئێرانیان انتخاب کردگە وەکو چۆن لە عەسر نەزمە جەدیدە جیهانیە شیلیە ژێرە دەسە پینوشەیان انتخاب کرد تەغییرات و تەحوڵاتێک لە سازماندەهیکردن نەزمێکی تر لە ئیمتداد نەئۆلیبرالیزم و سەرمایەداریە بەرقەرارە کە حوکامان و کۆرپۆرێشنەکان خەریکەکەن نەهلەگەل و نیشانەگە لە ئەمە لەکوێ ئەوێنن لەوەی کە هەمهەمەیە ئەمە کەوتکە خاندانە سەلتەنەتیە بریتانیا بچووکەوەکەنەوە مەلەکەی نۆروێژ ئەعلامەکا کە ئیتر تایتڵە شغڵە شازادەبوون وە کەس نادات مەلەکەی هۆلەند هەروە خانەوادە خەریکن بچووکەکەنەوە ساختارە سەڵتەنەت قرارە لە تەیە یەک و دوو نەسڵی ترا و وردە وردە جەمیکەنەوە جەهان تەغییرەدەن بەڵام نایەڵن تۆ ڕوبەڕوو بوویت و دەست پێ نەکردک تەواو ئەوێ بۆتیان ئامادە کردگە تێرنت دەسەکە ئەخی ئەچیت خەڵکە پاریس دوێکە هاتکەسە ناوە خیابان و دژ بە ناتۆیی بوونە فەڕەنسا تەزاهوراتەکە پاریس کامە نەهادە کامە نەمادە پاریس نەمادە نظام سڵتە و سەرمایەداریە لە نیشاندانە تەسویرە فەیکە ئینسانە ئینقلابی عەسرە مۆدێڕن پاریس قەلبە تەپەندەیە ئینقلاباتە بورژوازیە کە گەرەکیسی بێژێ مەردمیکی ڕادیکاڵی هەسوو وانیە بۆ خاترەوەی لەمە تێبگەین ئێشێ بزانن وەختی متالعەی ئینقلابە فەڕەنسا ئەکەی ئێشێ یەک نوکتەت لە نەزەراوێ چه ئیتفاقی لە ئینقلابە فەڕەنسا کەوتگە لە پشتە قسەکانە ڕۆسۆ مۆنتسکیۆ چه ئیتفاقی لە فەڕەنسا کەفتگە مەردم متعەین بووگە دەسەڵاتە مەردم هاتکە سەبەرەوە سوالە گەورە ئەمەسە بۆچی فەڕەنسا هەشت ئینقلابی ئەکا هەشت جمهوری هەست بۆ ئینسانە سەیاسە ئینقلابی کە نەیگەرەکە بەر لەوەی شەڕ حاکم و مەحکوم دەست پێ بکات تەواو بوێت ئەگەڕێتە سەر ناوە ساختارە دەسەڵات چییە و لە ئوروپا چه شکڵیە و چۆن دەوامی هاوردگە ئەگا بەم لەختەیە کە ظاهرەن لە ئیالەتە متحدەی ئەمریکا تحت ناو ئینقلابە ئەمریکا ئیدەی لیبرالیزم متحقق بوو لە دەوڵەتە جەدیدە ئەمریکا لە ئیعلامیە ئیستقلال ئەمریکا بەڵام یەک ئینقلابە ئیجتیماعی گەرەک بوو ئینقلابە پاریس ئەم قسە
قسانەی وا کردم وتم خاندانە بریتانیا خاندانە نۆروێژ و خاندانە سەڵتەنەتی خەریکن یەواشێواش سەڵتەنەت خۆیان ئەقیم ئەکەن و لە بینی ئەوەن بێ ئەوەی کە هیچ کەسێ لە لەندەن هاتوێتە خیابان بێژی پاشامان نەگەرەکە قەبرە باوکە پادشا چه ئەتفاقی خەریکا کەفێ. من پێشووتر پێتانم وت ئێمە دوو حەیاتمان هەست لە کوردیە و لە جافیا ئەوێت و بەزەیی و بیاو بەس. هەر ئەمە هەڵەگرن بە یۆنانی ئێژن بایۆس و زۆئی، یعنی حیاتە لەشە برەهنەی ڕوت و قوت، حیاتە لە ناوە کۆمەلگای سیاسی و شخصیەتە سیاسی. وەختی پادشاه لەو بریتانیا ئەمرێت پەیکەرە پادشا کە بەرزەکەنەوە ێژن لانگلی و کینگ بژی پادشا. دەی پادشا خۆ مردگە، یعنی چی بژی پادشا؟ یا مەسەڵەن ئەوانەی وا لە جمهوری ئیسلامی فێروگن تحت ناو پەکەکە و کۆمەڵ و دموکرات ئێژن شەهید نامرێ، شەهید مردگە، شەهید مردگە و فیشەکی داگیە بە ناو چاوانیە ساردی کردگە سۆ مردگە. ئەی تو بۆ ئێژی شەهید نامرێ؟ شەهید نامرێ یعنی پەیکەرە ئینسانە فەداکاری کە بۆ خەیرە عمومی گەرەکی وێ گیانبازی بکات نامرێ. یعنی ئەم جامعەت دائیمەن ئینسانی وا تووری دەکا کە لە گیانە خۆی بگوزەرێ بۆ خەیرە عمومی. تا ئەم لەختە کڵاوبەرداریەکی گەورە کات چون نایژی خەیرە عمومی چییە؟ سرف گیان لە دەستان ئەکاتە نوکتەی بسیار مهمێک. بۆیە ئمڕۆ ئەوێنی تەمام ئەوانەی وا گەرەکیانە بێژن اتفاقی خەریکە لای ئێمە کەفێ وەسە دوو کوشتەماندا. ئەمە نەفەهمی گێسی انقلاب یعنی چی؟ نەفەهمی گێسی حاکمیەت یعنی چی؟ نە ئەزانەی کوشتەگرتن کارکردی چییە؟ ئەمە نافەهمی ئەسڵەن. وەلێ ئینسانێکی قەتیسماگی بیر و نەکردگی دەرگیر نەبووجی لە توول عمر مبارزە ناسریاک ئەم کەلەماتە سەخیفە تکرارەکاتەوە. دەی پادشاه مردگە، دەی چۆنێ بژی پادشا؟ پادشاهی کە لە سیاسیە ساختارێک کە پادشاهی لە ناو ئەم جامعە هەست ما بەقیە ڕعیەتینی لە بنە دەسینی کەس جێگەی ئەو ناگرێت و دەست ناخوام جامعە واسە. دانێوا لە ئەو سەرە فەرمەندەی کل قواس حسن الختامە ئاخرین فەرمانە بڕیارسازەدا ئەم دانە مەوجودە نامرێت. ئەحمە لا ئەوەی تەقیدائنی دەیوید لا ئەوەی نێرۆندائنی فەرقی ناکە. چێرەکان لا ئەوەی بلەخەرەمانە ئەمرن ئینسانن عمرە مەحدودێکیان هەست. هەروە کە باوکە مەلەکە عمرێکی کۆتا پادشا بوو مرد و مەلەکەی بریتانیا نیشتە جێگەی ئەویش مرد کوڕەکەی نیشێتی جێگەی. لەوانەیە کوڕەکەی 5 ساڵ عمرکە بمرێ دانێکی تر بنیشێتی جێگەی. لەگرا چی مهمە؟ ئەو ساختارە سلسلە مەراتبیە کە هێرەمی لەگرا مەوجودە ما بەقیەی مێگەل ئیدارەکە لە شێوەی جۆراوجۆر و ئارایشە جۆراوجۆر بە نەهادگەلێک هەزی تەختەناوە پارلەمانە تەقسیمە جامعە لەژێرە ناوە نەهادگەلێکا کە ئیتر پەیوەندگە لە کۆنیان نییە. دەی ئینقلاب فەڕەنسا چی کرد؟ پادشایی لەبین برد. ظاهرەن پادشایی لەبین برد چون ناوی جمهوریەتە. ئەمما بڕۆن ساختارە فەڕەنسا تەماشاکەن. ڕئیس جمهور هەمان قودرەتی هەست کە پادشا هەسی. فەرماندەی کل قواس ئاخرین بڕیارەدات. دوو دەورە شتوانێ بێتە ڕئیس جمهور. هەیکەل سیاسی ڕئیس جمهور لەبین ناچێت. اقتدار قانونی و پایگاه و مقامی لەبین ناچێت. فەرماندەی کل قواس وا لەوێ ئیتر گەرەکتە ئەحمەی تێبخە دەیویدی تێبخە ئەحسەنی تێبخە نەقی تێبخە تەقی تێبخە. ئەو ساخت ئەو هەیکەلە سیاسی و کارەکە دەرنەتیجە پادشاهی ناوی پاکۆ کریاوە تەمامە ساختارەکەی ناو نریا جمهوری. هیچ اتفاقی کتیا نەکە، هیچ اتفاقی نەکە. ڕئیس جمهور هەمان پادشاه فقط فەرقەکەی ئەمەسە ئەحمە لا ئەوەی تەقیدانی ئەحمە لا ئەوەی تەقیدابنی هیچ غەڵەتێ ناکە. هەمان کارێشێ بکات کە هیکەلە سیاسیەکە بۆی تعریفەکەتەوە. ئالەگا تۆ دیت وەختی تۆ نەڕۆی بە شوێنە تەحقیقکردنا قەستە قودرەتە نەوێ نافەهمی جمهوریەتە فەڕەنسا تەکە پادشای بریتانیا هیچ فەرقێکی نییە. لە داڕشتنە قودرەت، لە هێشتنەوەی قودرەت، لە هەتاییکردنە قودرەت و لە بەردەوامکردنە ئەم دەسەڵاتە هیچ فەرقێکی نییە. ئێمە بەکوێ منحرفەکەن؟
ئێژن ئەوە شخصێکە کە دیکتاتۆریەت ئەکا وەنە سونەتەکان کارە خۆیانەکەن ئەم شخصە نەمێنێت ئەم دیکتاتۆریەتە ناکا بەڵام تۆ ئەوێنیت لە ساختارە پارلەمانیە کابرا کە ڕئیسە حیزبێکوێت 50 ساڵیش ڕئیسە حیزبێکوێ ئانگلا مێرکل لە ئەڵمان 17 ساڵ حکوومەتی کرد جا تێن انتقاد لە ولادیمیر پوتینەکەن کاکە کابرا حیزبێکی هەست حیزبە خۆیسی مەیلیسی لەسەری و دائنیشێت ڕئیسە حیزبەسە پارلەمان ئەکسەریەتە پارلەمان بەدەستێت یا دەوڵەتە ئێتلافی دانی یا دەوڵەتە مطلق دانی بە تۆ ڕەبتێکی نییە پێشی ناهێژی بێرە خوارەوە لە تایف الحیەل و کڵاوبەرداری ئەوێنن لەولاوە ئێژنش ئەمانە بوو گشتیم کارەکەن تا شخص ڕەهبەرە ئینقلابی نەیتە دەرەوە بەشدەت لە چهرەی ڕئیسە ڕەهبەر ئینقلابیە ترسن ڕەهبەر ئینقلابی چیە کات هەیکەلە سیاسی ڕئیس جمهور هەیکەلە سیاسی پادشا لە بینەوات نه هەیکەلە فیزیکی ڕەهبەرە کاریزماتیکە ئینقلابیە سیاسی هەیکەلە سیاسی پادشا و هەیکەلە سیاسی ڕئیس جمهور لە بینەوات کە دگەردیسی پەیا کردگە پادشا ڕواڵەت گۆڕیاگە پادشا بە سیستەمە زانیمان ئێمە فرشتێ نازانین ئەوەی کە ئێستێمە لە ناوە سنە خەریکین کۆڵان بە کۆڵان شەڕەکەین خەریکین لە خانەیە ئینسانێک کە لە حسەیە تووڕەبوو دەرتین خەریکین ئەڕۆین قۆناغێکی تر خەریکین فێر ئەوین تەکە حاکمیەتە ڕوبەڕوو بووین کەنیشکە زەریفەکانمان وا جوانیەکانیان ئەدوێن و قژە زەریفەکانیان دەرەخەن دەستیان خۆش بێت وا ڕۆح جوانی تێرن بۆ جامعە وا شادمانی تێرن بە بزەی لێوەکانیان بە چێهرە زەریفەکانیان بەڵام ئەمە ئەوەڵین پەردەی حەجاب بوو دادی گیانلاتدا ئەوەڵین پەردەی حەجاب بوو حەجاب لەسەر حەجاب لەسەر حەجاب لەسەر حەجاب لاتە وەلایدە و ئەمە ئەو کارەسەوە ئینقلابی ئەیکا لە توو لە دەورانێکا کە لەم ڕەهبەریەتە ئەیکا حاکمیەت گەرە کێسی بەر لەوەی مەحکوم تەکیا ڕوبەڕوو بێ شەڕ نێوانە حاکمیەت و مەحکوم تەواو بێت ئالەگراسە کە چهرەی ئینقلابی مەغز ئەم جەریانە کە خەریکە تەمامە ئەبزارەکانە حاکمیە دەکوتێت بۆ خاتریەوەی دەروون نەستی هەستی ئاگاهی کەنچز و ئەن کەنچزی یەکی گرکەسە لە مبارزە لذا هەروەکو هاوارد زێنێژێ کە من تێم تەساویرە ئینسان گەلێ کە کارگەلە گەورەیەکیان کردگە و حاکمیەت نەیگەرە کە تۆ بیان وێنیت دەریان ئەخەم ئەم مەجالە پەیا بوو وەکو ئەو بەردە تۆ ئیستە بە سوورەتە عینی ئەیوێنیت بە هاتنە سۆشیال میدیا لە دەرهاتنە ئینحسارات ئێمە گەرەکمان بوو وەختە خۆی مەتبوعاتمان بێ ئیمکاناتمان نەبوو تەلەڤیزیۆنمان بێ نەمان بوو ئەسڵحە تەلەڤیزیۆنە فەزای عمومی ڕەسانەس نەمان بوو لە ئینحسارە خۆیان نابوو ڕابارد مارداک لە بریتانیا تەمام ڕۆژنامەکانی گرت تەمام ڕەسانەکانی کرد تۆپخانەی ڕەسانەیی ئەدا لە ناو مێشکە ئێمە یەک لە دوای یەک حکوومەتە هەرێم بڕۆ ملیۆن پەیجە فەیسبووکی بۆ دروست کردگە ملیۆن مەشاغڵە کازب تحت ناو بمبارانە زەهنیەتە تۆ ئەوە هێزە ئاسایش و پاراستن نییە کەوا لە دەرەوە ئەوە پەیجگە لە شار پرس و جولاوەکانە فڵان و بیسان و دیپلۆماتیک و ئەوانەسە وا بمبارانە دەکات تۆپخانەکەی گرکەسە من لەسەر وڵە ناکە فەزای عمومیان تەنی گەسۆل لە دەستمانیان دەراوردگە وەکو چۆن خیابان بە سەربازەگرن بە شەبەکەگە لە قودرەتمەند بە پوڵە فرە و فراوان و کارە حرفەیی تەواو و مخاتەبینە فەزای مەجازی بە خۆیان نەکێشن بە دروستکردنە محتەوای بێ محتەوا بە دروستکردنە لەزەتانێک کە مردم لە پشتە پەردە حەزی پێکا ژنە زەریف و مەمکە خڕ و قنەقت و کێسکە حەزی پێ نەکا پیای خۆشتیپ و کوڕە زەریف و گشتی سرنجەکانە کێشی قسەی بێ پەردەکردن و تەمام مخاتە یعنی خەریکە فەزایە مەجازیش لە تۆ قڕۆقەکە هەر چۆن خیابانی لێت گرت فەزای مەجازیشە لێگرێ ئەوە ئەو هجوومە سەکرگێسیە سەرە تا بەر لەوەی ڕوبەڕووی دەست پێ بکە ڕوبەڕووی تەواو بێت ولی لە عەسر ئێمە ئەم تەنگە فەزاکە کریاوە ئێمە توانیمان تەمامیەتە ئازادیە خۆمان بەجێ ئەوەی کە بەینە میلە ئەسڵحەیەک چون خیابان دەقیقەیە تۆ قسە بکەی لە ڕابوزەرێ تێت و ئەچێت
دقیقەیە تەجروبەی ئازادی خۆت نیشان بیت و ئەچێت ڕاویەک نییە تۆ باسکات تو جاودان کاوەکو ئەنتیگۆنە وا هەزاران نەفەر لەم سەرزەمینە ئێمە لە ئینسانگەلە عادی ئینسانە عادی ئینسانە مەعمولیە جامعە کارگەلە گەورەیەکیان کرد کە تەسویریان هیچ وەخت منتەشەر نەبوو هەلەو ژنەی وا لە ناو ماڵەکەی مەتۆلکەکەی مناڵە بچوو کە ساواکەی دانریا بوو ئەم پێشمرگە فاسدانە چوبوونە ناو ماڵەکەی هێزە بەعس هاتبوو ماڵی بگەڕێت مناڵەکە گریا بوو دەمی گرتبوو پووکە دەمی گرتبوو مناڵەکە نەگریت با ئەم پێشمەرگانە نەگرین و مناڵەکە خەفە بوو پێشمەرگەکان چوون دای کێما و داخە قەتڵێ لە مناڵێکە کردی کەس ئەو زامانەی نەهۆنیوە نەباسی کرد نەوتی ئەو تەسویرە ئەسڵەن تەکسیر نەکریا ئاسڵەن دەرعەوەز تەسویرە جامانە وە سەرێکی گەڵدەڵپنی کە قەرار بوو قارەمان بێت و ئەکوژرێت وەکو کاوەڕە نێر بۆ سەربڕینە پەرواری ئەکەن و سەری ئەوڕن پەرواری ئەکەن و سەری ئەوڕن تەسویرە ئینقلابی کوشت لذا مبارزە بوو بەچی گەردەڵپنێکی ئەحمەقی هیچ تەزادێک لە خۆوە نەدیک لە تەری هەر فشارێک و هەر هەجمەیە کە پێی هاتبوو یا لە سەربازی هەڕایە کرد یا ئەکسەریەت لە ئاسیبگە لە ئیجتیماعی هەڕایە کرد دەستیان نەگرتە ئەم ئەسلحە ئەبوون و هەیکەرە قارەمان جاودانە ئەبوون لە مەرگاوە ئەشێ بیان کوشتێنە پەرواری بوون ئەمە تەنها تەسویرە مبارزە تەنها تەسویرە مبارزەیە پراکتیک بوو پراکتیک داستانە پراکسیس ئاوا فاسد کریا بوو بە بەرد و چک و ئەمانە وا کاورە بدونەوەی کە هیچ تەزادێکی پەیا کردوێت مبارزێ لەوە ئەوێنێت وەکو کابرایەوە لە ئەوڵ و توێمە چوار مناڵمان بوو تازە زانیمان ژن و شوین ئەو ئەسڵەن تامە ئەمەی نەکرد و دێتە بیرت چاوچاوانەی سەربامی دەستەملانەی بندیواران ماچوم و چێوارەی سەرکامی ئەمانە گشتیم تەسویریانە گەرەک بوو بکوژن گشتی گەرەک و بکوژن یەک ڕەوایەت بدەن فقط چوار مناڵمان بوو تازە زانیمان ژن و شوین چاودەکێ ڕمدیار نییە کەس فرمێسکم دێت بۆت بە هەوەس ئای پەناوی دیوارە و هەتی و مەکە شیرەکەم لێ دەڕژێ چەتی و مەکە دایکم دەم کوژێت هەتی و مەکە ئەم تەجروبە ئەسڵەن ناگۆزێت و نازانم قوربانە کوێت بم قوربانە لەنجەی ڕۆینت بم قوربانە گوارەی لە گوێت بم ئەمە ئەکوتن ئەم تەجروبە ئێشێ بکوترێت کامە بەرجەستاکەیتەوە ڕەنجە بێوەرم هەرس وە ماڵم شیوای کێمداگە و کێتێتە پاڵم هیچ کەس ئەمە ناهۆنێتەوە نایژێ ئەمە نگاه نەقادانە بە مۆزیەتەسە نەقدیەکاتەوە هەرو تەسویرە ئێرادە ئێمە حاڵیمان نەبوو نەمانزانی و ئەیکا بە ئەکسەریەت جامعە دەسوێت کە ئەکسەریەت جامعە نییە ئەوەی ماگەسەوە خەریکە تێتە بەرەوە وا لە ناو تەرانەکانەوە زندگیەکانە حەماسەکان و شادیەکان و خۆشیەکانە جەریانە زندگیە و ئەمە بۆ تۆ خەفاکەن ئەمە ئینقلابەی وا ئەمڕۆ ئاخێزە کوردانە و ئێمە ئەیوەین بەرەو تەعەیون ئیستە ئێوە ئەفەهمن تەعەیونەکان کامەسە ئێمە هەیکەلە تەعەیون پەیداکردگە ئازادین وا لە فەزای عمومیە هەر لەحزە ئازادیەکەین ئەم خەڵکە ماتەڵە ئەخبارە سنەی بۆ بێت من دەم دقیقە لە فەزای عمومیە تەجروبەی ئازادی ئەکەم انقیاد ئەشکێنم زاڵم ئەهاڕم و نابودی ئەکەم تۆ ئیستە گەیبیتە لە ختەیە بەردێک وا فڕەیدەی یەک بەرد ئەوێسیت ئینقلابیگەری و فریز ئەکا تا بزانی کابرا کەی تێتۆ دوانی وە ڕۆیەکی تر بەردێکی تر فڕەدات لە کاتێکا من خەریکم تەجروبەی ئازادی خۆم بە سوورەت پابلیک لە حوزورە ئێوە دقیقە وە سانیە تکرارەکەم و ئازادی متەبەلورتر و متعەینتر ئەبێت ئێستا زانیمان مبارزە انقلاب فەسڵە تازە دەست پێکردن چۆنە
ئێستا زانیمان تەقەیودەکان و پەردەکان وانە کوێیە ئێمە پەردەکان لا ئەدەین یەک لە دوای یەکێک لە دوای یەک تا بزانین لە بەرنامەی هدایەت کریاگە کار بەدەستان و کەرستە بەدەستان ناکەفین ئەم جۆگە لە باریکەی سۆشیال میدیا کە کریاگەسۆ ئەم فەزای عمومی سۆشیال میدیا کە کریاگەسۆ مەجالی بە ئێمەدا تا تەعەیونات جۆر بە جۆرە ئازادی دەرخەین تا خودە هەیکەلە ئازادی بێتە بۆ خەڵکی وێسیاگە ئازادی لە هیچ جێگەیەکە لە هیچ زەمانێکە لە یەک غایەتێکە دەستی پێ بکە من خودە ئازادی ئازادی کە تێتە گۆ وا تێتە گۆ تحملیەکەی حەزی پێەکەی توانت هەست ئەوە بەردەکەیسی ئەمە مەغزەکەیسی ئەمە تەمامیەتیسی ئەمە تەمامیەتە تەعەیونیسی آخرین کەلام ئەوەی کە ئێمەیە ئینقلابی خەریکین لێ ئەدەین نایەڵین شەڕەکە دەسی پێ نەکردگە تەواو بێت نایەڵین چون ئێمە گوزارمان کردگە لەوێ چون ئێمە زانین مبارزە چییە چون ئێمە ئەزانین ئاگاهی و نائاگاهی یەکی گرتگەسەوە لەزا وەختێ نەویمان لە یەخەی کاورا بەر ئەساسم عادەتە نییە کە من فقط بۆ ژن خۆم لە ئادەم بەم عادەتەسە من لە بەرامبەرە تۆیەکا کە گەرەکتە سوڵتە بکەی بەسەرما تەمامیەتە سوڵتە ئەرکانە سوڵتەت ئەشکێنم لە بەرامبەرە تەمامی ئەوانەی کە حەوزەیە ئیمکان لە منە ئینسان ئەسێنێت ئەشکێنم وە نابودیەکەم لەزا ئەم تەسویرە نایەڵن تەکسیر بووە خەفەی ئەکەن چون خودە ئازادیە چون تەعەیون یافتگی ئازادیە تەکسیر ناکرێت حاکمیەت وەکو نگریسترین و قوڵترین ترسە خۆی ئەنواری پێیە و تەمامە هەموو غەمیەکە ئەم تەسویرە داخە بەردە نیشان بە بعد فەورەن بێژێ پاکی کەرە و پاکی کەرە و خاسی کەرە و خاسی کەرە و دائەنیشین قسە ئەکەین حەلی ئەکەین دائەنیشین دەسی پێ نەکردگە خامۆشیکەن ولی ئەمیانە خەتەرناکە ئەمە خەیری خەتەرناکە بێڵنی لەو سەدحە بێڵ نیوە بۆیە ئێمە دقیقە سانیە متعینتر و متعینتر و متعینترەوین چون ئاگاهی و نائاگاهی یەکیان گرتگە ئەزانین مبارزە چییە و ئەزانین چۆن نابودیان کەین لەزا تۆ ئەوێنیت بەرەبەرە ئاخێزە کوردان ئەڕوات بەرە و نمودگە لە گشتی و دەرکەفتنە گشتی ئاخێز بە شوێنەوە نییە ناو ناوڵۆک بدات دەستە و گروپ و فێرقەی دروست کرد بێت و حیزبی دروست کرد بێت و کارنامەی عزویەت بدات ئاخێز جامعە دروستەکە ئەمرە تازە دروستەکە ئاخێز پەردەکان لادا ئینسانێک کە تەبەلورە ئازادیە متعەینیەکات تەمامە کاریەک ئینقلابیەوەسە نەکو ئەوەی کە بەری دەین بێڵین بیوەن و تەجەسومە مادی پێنەدەین تەجەسومە مادیشی پێدەین تەجەسومە مادی متعین بووگانی یەک لە دواو یەکە تەجروبەیە ئازادی کەرە لە هەیکەلە کوردیەتا دەرکەفتەک بەردەوامیەکە دروستیەکە تێڵێتیوە زا هەدەفە ئێمە مشەخەسە بۆیە هیچ ترسێکمان نییە تەڕ و تەبلیغاتیش ناکەین نەفەرمان بوو خۆ بیان هەنێرنە ناو ئەم ئاگرانە بێژی ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بژی کاک پێمانە هەیدەری وەکو ئەم نەمایشە ئەنتەریاتی ئەم ئەحزاب فاسد بەرساختەیە حاکمیەتە ئیکەن ڕۆڵەی ئینقلابیە تەجروبەی ئازادی کەرە متعین بووگە ئازادی لە پەیکەرە کوردیەتیە ئەمانە تفۆ ئەکاتەوە پاکیان ئەکاتەوە ئەمانەی تر ناتوانن لەو مەیدانە حوزوریان ببێت هیچ کامیان نە ساختاریان نە ئیدەیان نە تڕەهاتیان ئیمکانی نییە ناتوان لەزا سڵاحە ئێمە سڵاحە حەقیقیە سڵاحە نەمایش نییە سڵاحە ئەوان نەمایشە
بۆ ئەم اتفاق لە سەرزەمینە ئێمە ناکەفت چونکە ئەوەی کە خەریک بوون منقادیان ئەکرد تەجروبەی سەروەریە خۆی وەبیر ناهاوردە و کێوای کرد بە ئێمە ئەوانەی وا هاتن وتیان چڵکنی خاسە فەقیری خاسە تۆ دەوڵەمەن و من کیژە نەداور بەغەیرە وەفا چی هەیە هەژار و هەژار هیچی نییە نەوەفایی هەست نەغوروری هەست نەشەهامەتی هەست نەمەقام ئینسانی هەست تا زەمانێک کە پێی وابێ هەژاری فەزیلەتە وەختێ زانی هەژاری فەزیلەت نییە ڕەزیلەتە و ئەو لە دەرکەوتنە ئینسانیەکەیە تووشە کێشەکە ژە کاورا شەرمەساڕە ژن و مناڵ ئەوێزانی یعنی چی؟ یعنی پیاگێکی مەغرور پیاگێکی سەروەر ژنێکی مەغرور ژنێکی سەروەر لەوەی کە دەستەکانی ناتوانێت ببەخشێت و سکەکان ناتوانێت تێرکات و ئینسانەکان ناتوانێت لەلای یەکتریا کۆکات و چون کەرەستەکەی نێ لە دەسیا غروری ئەشکێت دەرونی ڕۆخێت دێ ئەگەر ئەو ئینسانە و غورورەی نەوێ نازانێ شەرمەساری چییە فقط کرابێکات بۆ ئەم اتفاقە لەم سەرزەمینە کەوتنە لایەوە